بسم الله الرحمن الرحيم أيها العراقيون الكرام لا کۆبوونەوەی لەگەڵ وەفدی لایەنە کوردیەکان سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوی عێراق بێنیازی خۆی لە دەنگدانی پەرلەمانتارانی کورد بە کابینەکەی ڕاگەیاندووە. لەگەڵ ئەوەشدا گەرانتی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی داوە. سەلیم شوشکەی ئەندامی وەفدی لایەنەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا ڕایگەیاند. محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێدراوی کابینەی نوێی حکوومەتی عێراق بە ڕاشکاوی پێیوتین ئەگەر ئێوە بە چۆنێتی دانانی وەزیرەکان ڕازی نین ئەوە دەتوانن دەنگ بە کابینەکە نەدەن، بەڵام من هەر کابینەکە ڕادەگەێنم. ڕۆژی چوارشەمە 19 ئەم مانگا وەفدێکی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و سەردانی بەغدای کرد. لەوبارەوە ئەو ئەندامی وەفدی لایەنەکانی هەرێم کە لە هەمان کاتدا لە ئەنجومەنی نوێنەران سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە ئاماژەی بەوەشدا عەلاوی گەرانتی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی داوە و پێیوتین موچەی فەرمانبەران بەدەر دەبێت لە کێشە و ململانێ سیاسیەکان. لە بەشێکی دیکەی و قسانەیدا بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا کردوونی سەلیم شوشکەی باسی لە تەوەری گفتوگۆکان و ئەنجامی کۆبوونەوەکانیان لە بەغداد کردووە. بە پێی قسەی شوشکەی بێت سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوی حکوومەتی عێراق بە هیچ جۆرێک ڕازی نییە ناوی کاندید لە لایەنە کوردەکان وەربگرێت و وەک خۆی دەڵێت بۆم قۆناغی گواستنەوەیە خەڵکی بێلایەن کاندید دەکات کە دوو مەرجی دەستپاکی و شایستەیی تێدا بێت. أتلقى تكليفي بمنصب رئيس مجلس الوزراء في العراق للفترة المقبلة. ئەو ئەندامەی وەفدا کوردەکە لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئاماژە بۆ کۆتا قسی وەفدەکەیان دەکات لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی و دەڵێ وەفدەکە بە عەلاوی وت هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە و پێویستە ڕێز لە تایبەتمەندی بگیرێت و دیاریکردنی وەزیرەکانی بدرێتە دەستخۆی. بەڵام عەلاوی ئەوەی ڕەت کردەوە و تەنانەت ئامادە نەبوو لەو بارەوە گفتوگۆش لەگەڵ وەفدەکە بکات. سەلیم شوشکەی پێی وایە یەکێتی و پارتیەوەی مەبەستیان بوو کە لەو سەردانەدا بەدەستی بهێنن بەدەست بەتاڵ گەڕانەوە. بەڵام ئێمە وەک حزب و لایەنەکانی دیکە بە دەستی بەتاڵ نەگەڕاوینەتەوە، چونکە وەک شوشکەی دەڵێت تەنها داواکاری ئێمە ئەوە بوو پشکی هەرێمی کوردستان کەم نەکرێتەوە. موچەی فەرمانبەرانی هەرێم لە ململانێ سیاسیەکان بەدەربێت و ڕێز لە قەوارەی هەرێمی کوردستان بگیرێت و پارەی گەرمی جوتیاران بدرێت. ئەویش هەموو ئەوانەی قبول کرد. سیاسية وأثمرت عن تشكيلة حكومية مستقلة. یەکێتی و پارتی دوای ئەوەی لا بەدیهێنانی ئامانجەکانیان کە خۆی لا دانانی وەزیری حزبیدا دەبینێتەوە بێهیوا بوون لە ئێستادا هەوڵی ئەوە دەدەن لایەنە سونیەکان لاگەڵ خۆیان قەنەعەت پێ بکەن کە ئەفشار لە عەلاوی بکرێت و پاڵێوراوە حزبیەکانیان قبول بکرێت. لە وەڵامی ئەو پرسیارەی ئایا ئێوە ئامادەن لە دەرەوەی پارتی وێکێتی دەنگ بە کابینەکەی عەلاوی بدەن، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتی ئەگەر بەرنامەی وەزیر و کابینەکەمان بەدڵ بوو ئەوە ئێمە کێشەکان ناکەینە شەخسی و گرنگ نییە.